ئەو ڤایرۆسە بچووکەی کە بە چاو نابینرێت خەریکە دەبێتە پەتایەکی گیانی و وێردی سەرزمانی هەموو تاکەکانش. ڕۆژانە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا قسە و باسی زۆری لێوە دەکرێت. پزیشکێکی شیکاری تایبەت بە نەخۆشیەکانی کۆڕۆنا کە ئەزموونێکی چەند ساڵێ هەیە لەو بوارەدا دەڵێت ئەو حاڵەتانەی کە ڕامانگەاند لە سلێمانی نیشانەی ئەوەیە کە تاقیگەکانمان هیچی کەمتر نییە لە تاقیگە جیانیەکان بۆ پشکنین و دەستنیشانکردنی ڤایرۆسەکە پێش دەرکەوتنی لە کەسی هەڵگردا. هاوڕێ و هاوکارانەی من کە بەیەکەوە بووین لەو تاقیگەیە توانیمان ئەم تەشخیصکردنە ئەنجام بین. هێشتا ئەوانە هیچ نیشانەیەکی نەخۆشیەکە لەسەریان نییە بە هیچ شێوەیەک، تەنیا هەڵگری ڤایرۆسەکەن لە وڵاتی ئێران بوون پێشتر، لەوێەوە ئیتر بە هەر هۆکارێک بێ ڤایرۆسەکەیان توش بووە. لە بواری زانستیە بابەتی ڕێگریکردنمان هەیە. ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشی بابەتێکی زانستی زۆر گرنگە بەڕاستی و پێویستە هاوڵاتیان لەم بابەتانەیە، ینی ئەوەی کە پسپۆڕە لەم بوارەیە بابێتە پێشەوە ئەسپی خۆی تاو بە، بەڵام ئەوەی کە پسپۆڕ نییە بەڕاستی گوێ بۆ لایەنە تەندروستیەکان بگرێ. ئێمە بە خۆشحاڵی وەتوانین ئەوە ڕابگەێنین کە توانای ئەم تاقیگەی ئێمە کە لە سلێمانیە ئێستا دروستمان کردووە و لە کارکردنایە هیچی کەمتر نییە لە توانای وڵاتە پێشکەوتوەکان. ئەوەی جێگەی دڵخۆشیە شارەزان و پسپۆڕان ڕای دەگەێنن ڕێژەی مردن تا ئێستا بەم ڤایرۆسە لە جیهاندا مەترسیەکی زۆر کەمە و تەنانەت لە وڵاتانەی کە بە شێوەیەکی مەترسیدارش بڵاو بوونەتەوە. ڤایرۆسەکە تا ئێستا ڕێژەکەی نەگەیشتۆتە ڕێژەیەکی ترسناک، یان ڕێژەی مردن لە جیهاندا نەگەیشتۆ ڕێژێکی ترسناک، بۆیە لە هەموو جیهانە ڕێژەکەی تا ئێستا نەگەیشتۆتە 104، یعنی لە 3.4 3.5 جایە تا ئێستا بەپێی ئەو داتانەی کە بەردەستن. جیهان لە ئێستادا لە بەردەم هەڕەشەی ڤایرۆسی کۆڕۆنادا خۆی دەبینێتەوە کە زیاتر لە 7 وڵات ئەم ڤایرۆسیان تێدا بڵاو بۆتەوە، بەڵام حاڵەتەکانی چاکبوونەوەش تا دێت بەرەو هەڵکشان دەڕوات. ئەوەی لەسەر هاوڵاتیانش پێویستە پابەندبوونە بە ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی زیاتر لە تەشەنەسەندنی ڤایرۆسەکە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.